ایوار باش بینر و گهدارم برای زین بادینان ساتن ایوار بادینان خوش حالین چارکادی مهنگش نفیک و دوج بوی پیشکش کردن برنامه هوا ایوار بادینان بینر و گهدارن زور برایس ادروکه آنها یا خود دو ماموستان زور برایس دو گنجین زور هجا ین دفر بادینان میوان برنامه ایوار بادینان اوشی ماموستای زور هجا ماموستا آراس محمد آقا کارگری مالبند چاره که دین اجتماعی کردستان الدهوکی و هر واسا کاکی زور برایس کاک ثامر راجگری چافدیری سیاسی که اوجی میوانی ما ادروکه ایوار بادینان ما بابتك هي أنا هي خدي أمدي بحث كين رول جنجاد ناوا ريزين إيكاتين اجتماعي كردستان دا كاك ثامر وكو چافديرك سياسي دي سحكتي كا رول جنجان چيا و جنج چوا بوينو يعني إيكاتيان اجتماعي كردستان چوا تماشای گنجی كريا چوا إنانات ناوا ريزين خودا هر أمبيجين الكادر متوسطي بقري وحتى تجهي تسر كرداتي ومكتب سياسي وحتى ديماي وتناوى دامو دزگاين حكومت جيدا چند گرنگی دايك و گنجا بين تدناو دا چنكو هكر گنجنا من طبيعي حزب چليتت هين همي زانن بيرد بيت وقتی پیر بوجي پیر بوني برف مرنه وچيتن لو ما هبونا گنجا چند ود کتن کو حزب رابي تسر بخو همان دم دا کارگری مالبندی جی ما مستال ویری آماده او جیدی ما نیرینا حزبی بیجیتن که چاوا شیعه یان بوچی نشیعت هندک بیا ودا خدمتا گنجیب کتن او بینتا ام بیجین ریزین پیشیه ین حزب آخو هجماره که دیا بسیارین حسامین آماده کرین دی او جیل هر دو برای زاهی نکرن هینین هجاجی شیم پریوان جماره وین سرشاشمه دیار هکر هوا پی باش بو هین شیم پیوندی مبکن سبارت بابتی هر پرسیاره هوا بید دیگه هیتا برای زا این هر دو ماموستاین برایز گلب خیر آدن سر و ابرو بو ایوارا بادینا زور سپاس بو ایواری بادینا زور سپاس او همت ایوار زور سپاس ام دی گاگ آرازی دست بیکن ام دی بحثی دست بیکی رولی گنجاب گشتی که یعنی ناوای کتیان اجتماعی کردستان دا جناب تبکو کارگیر مالبندی چونکو تو ناوا ام بیجین رحاوی حزبی دا کارت کی تو بینی ایکتین اجتماعی کردستان کیجان بیاوی دا شیعه گنجا بینت ناوا رزین خودا و شیعه ام بیجین عقل کی نیتر رحکا گنجتر ساختر کو افرو که پیدویا همی دمان بیجین ساختر و اکتیفتر بیتن شیعه کیجان ام بیجین مجالی دا بیاوی دا گنجا بینت ناوا رزین خود زۆر سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان دەمەوێت پێشەچی ئیدانەی گرتنی هاوڕێ و هاخەباتمان زۆر بەڕێز کاکە هۆگر سەلیم بکەین کە برادرانی ئاسایش لێرە دەستگیریان گرت و بە ناحەق هیوادارین کە ئێستاش ئازاد کرا هیوادارین چیتر کاری لەم شێوەیە دووبارە نەبێتەوە چونکە دیموکراسی و ئازادی ناکوژێتەوە بە گرتنی کەسێک و دوو کەس و کوشتنی سەدان کەس بۆیە هیوادارین لەو کاری لەو بابەتە دووبارە نەبێتەوە خەڵک بە ئازادی ڕابوچوونی خۆی بدا لە بادنە بە تایبەتی کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەموو لایەنە سیاسیەکان و جبهاتی کۆمەڵگە دیارە باسی گەنجان دەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەستپێکی دروستبوونی یەکێتی هێزێک بووە کە جیاواز لە هەموو هێزەکانی تری هەرێمی کوردستان یەکێتی لە کاتی دروستبوونیوە لە کۆمەڵێک گەنجی شۆڕەجێڕی قارەمان کە هەمویان دکتۆرا و تەڵەبەی کولیە پێکاتبوونیان ئەوەتە لە دەرەوەی عێراق دایان خوێن لە فکری شۆڕەجێڕی و خەباتی دیموکراسی لە عێراق بۆ تەواوکردنی قۆناغەکانی شۆڕەش لە هەرێمی کوردستان یەکێتی لەوە دەستی پێکردەوە کە گرنگی یەکجار زۆری بە تایبەتی چین و خوێندکاران و لاوەنداوە چ لەو کاتێکە یەکێتی دروست بووە ئەو هەواڵانەی کە دەستەی دامەزرێنرن بە جەناوی مامجەلالەوەش هەمویان گەج بوون هەروەها چ ئەو هەواڵانەی کە لە ناوە لە کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان کۆمەڵی مارکسیلین کاریان دەکرد ئەمانش کۆمەڵی گەنجی خوێنگەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو کاتە لە قالبووی کۆمەڵە و دواتر بۆ ناوڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کار و خەبات یەکجار گەوریان کردووە و هەروە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی بە حیزبی گەنجان و هێزی گەنجان دەناسرێت چونکە یەکێتی لە سەردەمی دروستبوونی تا ئێستا قۆناغ بە قۆناغ زۆر گرنگی بە گەنجان داوە چ لە هەڵبژاردننی ساڵی 92 چ لە کۆنگرەکان یەک لە دوای یەک و هەروە کۆتە هەڵبژاردن لەگە پێوەەر بکەین بۆ ئەو کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە لیستی سەوز چ لە لیستی سەوز لە پەرلەمانی کوردستان چ لە پەرلەمانی عێراق ئەگەر تەماشا و بەراورد بکەین 195 گەنجی زۆر خوێنگەرم و ئازان کە بەراورد ناکرێت بە قەبارە و کە ژمارەمان ئێستا 18 ئەندامی پەرلەمانی کوردستانمان هەیە بەقەدەر 50 ئەندام پەرلەمانی لایەنەکانی تر کاری زۆر باش دەکەن 50 دیارە لە هەرێمی کوردستان ئەوانە یەکن لە تێزی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمانە ئەوە نەکە یەکێتی نیشتیمانی کوردستان دیاردێک کە جوولانەوەیەکە کە بە گەنجان دەدا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان وارەوە ئێمە دەکرێت بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان
لە سەرکردایەتیش تا ڕادەیە گەنجمان هەیە بەڵام ئەگەر ئێمە پەیوەرێکدا بنین ئەوە لە تموحی یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەیە ئایاوە لە تموحی گەنجان یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە ئەو ڕێژەی ئێستا نەخێر یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر پێویستە پەرە بە گەنجامدا لە دام و دەستگاکانی تر لە مەکاتبەکان و هەروە لە مەکتەبی ڕێخستن و ئۆرگانەکانی تر مەسئولی مەڵبەندەکان و هەروها مەسئولی کۆمیتەکان من لێرە دەستخۆشی لە مەڵبەندی بادنیان دەکەم کە بەڕاستی جێگان دیار بۆ لۆ دەستچاکردنی کادیرانی گەز لە بەڕێوەبردننی کۆمیتەکان کە ئۆرگانی گرنگ لەو سنوورە کە بە قەنعاتی من ئێستا لە چاوە هاتی نەدانان مادەم جانابێتە دەستخۆشیە لێت کەت یعنی کیری هەبە گەنج داناینە وڵا ئەو گەنجانە کە پێگەشتنە خۆنا بخۆنەق لە ئەندامی کۆمیتە لە کۆمیتەی خوێنکاران دواتر لە ناو لاوان هاتوونە لۆ بەشی ڕێخستنی کۆمیتەکان دواتر بەسەر ئەندامێن کۆمیتە طبیعی ئەکی دێگەنج بیت چنکوت بیتن نی بووە ئەیکەتیانە بە چەند ساڵە کێتکێ من سەر ئەمرێوی داد بوریتن و ئەیکەتی ئەڤەنا بیتە گەرەکوان بژین ئەندامێت کۆمیتێتمە گەنجن نەخێر بۆچی ئەم نابێژین بەرپرسێت ماڵبەندا بۆچی ئەم نابێژین مەکتەب سیاسی بۆچی ئەم نابێژین سەرکردایەتی بۆچی ئەم نابێژین کارگێر و جێگر ئەوە جەنابێتە کارگێرش گەنجە ئەلڤێرێ بەڕاستی گەرت و بەراوردێک لە کۆمیتەی سەرکردایەتی یەکێتی بکەی لەگە زۆربەی لایەنەکانی تر پێم وایە ڕێژەی گەنج لە کۆمیتەی سەرکردایەتی لاواز کاک ئاراس ئەو نینە کو مرۆڤ خۆ بەراورد کات گەل هەندەکە ئەمە بۆچی خۆ بەراورد کەین ئەمێ بێژین بڵە ئەم ببینە گولەک ئاگەش بڵە ئەم ببینە قودوە ینی بۆچی دێ بەراورد کاکە ئێمە ڕخنەوە لە خۆ دەگرینەوە بابەتە پێمان کە باسی مشکل گوتمەوە لە تموحی ئێمەدانێت تموحی ئێمە زیاترە دنیای گەنجانی یەکێتی دەکەینەوە کە لە کۆنگرەی داهاتوو یەکێتی بە دڵنیاییەوە زۆربەی سەرکردە گرنگەکانی ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە مەکاتبەکان چ لە مەڵبەندەکان و چ لە ئەنجومەنی سەرکردایەتی مەکتەبی سیاسی دڵنیام کە هێزێکی گەورەی گەنجاندێنە ئەو کۆمیتەیە بۆ بەڕێوەبردننی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لا ڕابردوو چۆن بۆ پەرەمان پێداوێت ئێستا زیاتر پەرەوی پێدەین چونکە ئەوەی خالی سەرکەوتنە هێزی سەرکەوتنە بۆ هەر هێزێکی سیاسی چ لە هەرێمی کوردستان چ لە ناوچەکە چ لە جیهان هێزی گەنجانە بەڕاستی هێزی گەنجان دەتوانی بەرەنگاری هەموو ئەو تحدیانە بتۆکە بەرامبەر هێز سیاسەکانیان بەرامبەر یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ڕۆژگارە قورسەکانی کە خەباتی بۆ کرد کە لەو ڕۆژگارانەی کە شۆڕەش لە کوردستان بەرەو هەرس و نەمانچ و خەڵک ئومێدی بە شۆڕەش و کوردایەتی نەمایەتی بە هێزی گەنجان شۆڕەشی دەست پێکردە و تا ئێستا ئەمڕۆ کە گەورەترین دەستکەوتە بۆ هەرێمی کوردستان کە بە ڕابردوودا بچێنەوە چەندین شۆڕەشما کرد لە شۆڕەشی ئەیل و شۆڕەشی قازی شۆڕەشی بەدرخانیەکان سەرجەم شۆڕەشەکان میرنشینەکانی تیر کوردستان هەموو شۆڕەشەکان نەگەشتە ئاواتەکانی خۆی ئەو شۆڕەشەکە یەکێتی دەستی پێکرد لە دوای هەرسێنانی شۆڕەشی ئەیلول شۆڕەشی نوێی گەلەکەمان قۆناغێکی باشی لە پێشکەوتنی ڕزگارخوازی گەلەکەمان بەدەستێنا ئەوش قۆناغی ئەوەی بوو کە بەرەی کوردستانی و هەروها بە ڕاپەرین کۆتایی بە هەموو ئەو ئاساوارە خراپاکانی هێنا کە بەسەر هەرێمی کوردستان هات ئەوەش بۆ ئەوە دەگرێتەوە کە ڕۆڵێکی گەنجانی گەورە لە هێزێکی گەورەی گەنجان لە پشتی هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان و شۆڕەش نوێی گەلەکەمان بوو بۆیە دەکرێت تاقیکردنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و شۆڕەش نوێی گەلەکەمان بەوە بکەین کە هێزێکی جەماوەری گەنج لە پشتەوەی بۆی گەشتنە ئەو قۆناغە زۆر باش کاک تامر جەنابێتە وەکو چاودێرێکی سیاسی یعنی هەگەر حزبێک هەگەر لایەنێکی ببێت هەبیت ببێت ڕۆحێت نیتر تێدا هەبن vê çawa giringiyê bide te em bêjîn texa genca vê çawa çavdêriya wa biket vê çawa welê biket ku em bêjîn bênet nava rêzên wê da fikra xwe hêza xwe em bêjîn bikar bînin nava rêzên wê hizbê de heger hizbekê bibêtin ya serkeftî bît me gotî خۆی ئەمڕۆ جیهانگیری ئەمڕۆکە پێویستی بە گەنجەوە ئەو حزبانەی کە لە ڕابردوو خەباتیان کرد پێویستە ئەمڕۆکە خەباتەکەیان بگوازنەوە ڕادستی گەنجان بکەن چونکە هەموو لایەنە سیاسیەکان لە دروشمەکانیان لە کاتی هەلبژاردن دەڵێن گەنج داینمۆی بەڕێوەبردننی وڵاتە خۆی لە خۆی لە ڕاستە ئەو دروشمە شتێکی ڕاست و دروستە گەنج داینمۆی بەڕێوەبردننی وڵاتە لەبەر ئەوەی ئەو فکری ئێستا لە لای گەنج هەیە ئەو سەردەمەی ئێستا لە ڕووی پێشکەوتن لە ڕۆی ئەتەرنێت و عولەمە هەموو شتەکانی ئێستا بەدیاتە زیاتر عقلیەتی گەنج تەقبولی ئەم شتانە دەکاتن بۆیە هەر حزبێک لە جیهان و هەر حزبێک بە تایبەتی لە وڵاتی خۆمان لە کوردستان پێویستە ئەمڕۆکە قیادەکردنی ئەم حزبانە بدرێتە دەست گەنجان لەبەر ئەوەی فکرەی گەنجان کراوەترە و زۆرتریش تەقبولی شتی ئەمڕۆکەی دەکەن ئەو شتە هەنووکەیەکانی ئێستا بۆیە ئەوەی کە ئێستا لە سەرکردایەتیەکان لە مەکتەبی سیاسی حزبەکان وەکو پێویست یان دەتوانم بڵێم گەنج لە ناو مەکتەب سیاسیەکان هەر نابینم ئەوەی کە لە فکرە و لە ئایدیای ئەو مەکتەب سیاسیانەیە هەر ئەو فکرە و ئایدیایە کە لە پێشوو هەیەە بەڵام ئەوەی کە لە فکر و ئایدەی گەنجان هەیە دەتوانیتن
قازانج دوو قازانجە بیتن قازانج یەکەم هەم بۆ حزبەکەی دەبیتن دەتوانیتن حزبەکەی بە دروشمی جوانتر و بەکاری جوانتر و بە کاراکتری جوانتر حزبەکەی پێش بخاتن ئەمە قازانجی یەکەم و قازانجی دووەمیش بۆ وڵاتەکەی دەبیتن دەتوانیتن ببتە داهێنەر لەبەر ئەوەی ئەگەر لە مەکتەب سیاسیەکان ئەو بەڕێزانە کە ئێستا مەکتەب سیاسی بەڕێوە دەبن ڕێگرن لە گەنجان لەبەر ئەوەی گەنج ئێستا لە دەسەڵات نینە گەنج لە شوێنی قەراردا نینە ئەگەر گەنجش لە شوێنی قەرار نەبیتن خۆی لە خۆیدا ئەو فکرانەی ئەو ئایدیانەی لە بیری گەنجان هەیە دەشتە ژێردەستی ئەو برادرانی کە لە مەکتەب سیاسی هەموو لایەنە سیاسیەکانە و لەوێژ وەکو شتێک دەنوێت و جێبەجێ ناگرێتن بۆیە دەکرێت بڵم تەقبولی ئەو فکرانی ناکەن کە گەنج هەیەە بەڵام ئەگەر بێت و گەنج لە بڕیار دابیتن یان لە دەسەڵاتی بڕیار دابیتن دەتانیتن ئەو فکرانێکە هەیتی خزمەت بە وڵات و بە خاک و نیشتیمان بکات و خزمەت بە خۆی حیزبەکەی خۆی بکاتن باشتر دەبێتن کە ئەوەی کە ئێستا لە مەکتەب سیاسیانە زۆر باش تو نبینی و لایەنی سیاسی گەنج بۆ چ بکارئینە ئەvە دیتنا منەوت بیتن gelek جارەژیدا ئەو دیتنەت کەویتە سەرسکەی مرۆڤ چاوێت خۆت بینیتن دەما دوو حزب ئەم کوردی بژین بەرەك و گومتەڵک vêkê bikevin حزب کێ بکارتێنیت هەمی حزب کوردستانی وەلایەتینە گەنجا بکارتێنیت ku ڕوبڕی ئێک ببنەبە گەنج ئەدوا تۆڕێ جەنابێتە گوتی و گەنج ئەڤروکە لێ شارەزایە بۆ حزبا فلانی ڕابینە بەرسینگێت فلان کەسی گرتیە بۆ شەڕپێکردنێ لایەنین سیاسی حزبین هەرێما کوردستانی زی دەستی خوب بۆ گەنجیت بن بۆ شەڕپێکردنێ بۆ وەرگرتنە هزرا باش و نی و ڕەحەکە گەنج تێدا بیتن درەنگ یان هەر دەستێ خۆ نابن ئەو چ فکرە وەکری ئەبروکەت ناف حزبادا هۆسا زاڵ بووی بۆ شەڕی بتنێ بۆ هەفدژاتی بتنێ پێویستی بگەنجی هەبیتن هۆی ئەو فکرەیە من لەگەڵ هەوتامە 100% ڕاستە ئەو لایەنە سیاسیەکانیان حزبەکان زیاتر گەنجی بەکاردێنن لە بۆ انتخابات لە بۆ هەڵبژاردن یان لە بۆ دژایەتیکردنی یەکتر ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی فەراغێکەیە لە مەزدەری قەرار هەر بۆ قسەکەی خۆم دەگەڕێتەوە لە سەرتا باسم کرد کە تو لە مەزدەری قەرارات و گەنجێکت نەبیتن فکرەی گەنجان طرح بکاتن لەسەر مێزی گفتوگۆ ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە مەزدەری قەرارە فعلەن ئەوانەی کە لە تەمەنان یان لە مەکتەب سیاسیە یان لە حکوومەت هەروە لە حکوومەتیش بیتن دەگەڕێتەوە بۆ ئەوەی گەنج لێ بەرقەرار نییە و یان گەنج خاوەن دەسەڵات نییە ئەوەی کە گەنجش بەکاری ئەمڕۆ کە گەنج بەکاردێتن شتێکی هەڵەیە و جێگای بەڕاستی زۆر ناخۆشە پێویستە ئەمڕۆکە گەنج خۆیان شۆڕەشێک پەرپا بکەن ئەوەی کە من دەبینم وەکو گەنجێک لە بادینان پێویستە گەنج بۆ خۆیان شۆڕەشێک ئەلان بکەن ئەو شۆڕەشێکە گەنجش پێویستە ئەلانی بکاتن من بە بۆچوونی خۆم ڕەنگە حزبە سیاسیەکان ئەگەر بە کۆنگرە بکەن ئەو کۆنگرەیەش ڕێگە نەدرێت بە گەنجان باشە تاکەی گەنجشە مەزدەری قراردا پێویستە لەو حالەتە گەنج خۆی لە خۆیدا شۆڕەشێک ئەلان بکاتن شۆڕەشەکەش لەوەی دابیتن مقاتعی حزبەکانی خۆی بکاتن یان بە هەر شێوازێک بیتن کە بزانیتن ئێمە گەنج دەتانین کاریگەر بین و ئێمە گەنجش داینەمۆین هەم بۆ حزبەکان و هەم بۆ وڵات زۆر باشە بەس ڕەخنا جواکی چییە؟ کاکتامر ڕەخنا جواکی ئەوە ئەم بژینت چێکردنا حکوومەتەکە بنکە فراواندا gelekش پۆستên vê حکوومەتê ji serokê parlemanî û heta gelek cihindî kefne destê genca da xelkeket bêjît ewa ev rûke çêbûyî egerî wê çi ye zî karkirin bê ku hizirkirin yanî çinku genc bûn serbûr bi serî nehat bûn zî karkirin û em tûşî mişkîla kirîn em tûşî hindê kirîn ku hezbên Herêma Kurdistanê jî lêk cudahiya ku pirt û balaviyeka êkcar zor navda diyar bîtin erê ev gunehe eva vêga vê keftiya stoyê gencî rasta gencî kiriye yan jî parî pêxarnek eve ناحقت ئەوەی کە جەنابەت باسی دەکەی دوورە لە ڕاستی لەبەر ئەوەی ڕاستە ئێستا مەسەلەن کا قوبادیەکە لەو گەنجانەی کە پۆستی حکوومەتی بەدەستدایەوە کۆمەڵە گەنجێتیش ئێستا پۆستی حکوومەتیان لەدەستدایە بەڵام تو دەبی بگەڕێەوە بۆ خەلفیەتی ئەوانەی کە ئەو پۆستانە بەڕێوە دەبن هەر دەگەڕێت و بۆ مەکتەب سیاسیەکان ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان بە عقلێتی ئەم گەنجانە یان ئازادی بدەنە ئەو گەنجانە کە ئێستا حکوومەت بەڕێوە دەبن ئەو حکوومەتەی کە ئێستا گەشتە ئەم قەیرانە و
ئەم ناخۆشەکە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان تێدایە نەدەگەیشتە ئەم حەدەیە بەڵام ئەوەی کە ئێستا لە دەسەڵاتدایە لە حکوومەت لە ژێر فشاری مەکتەبی سیاسی لایەنە سیاسیەکانە و لایەنە سیاسیەکانیش هەمویان ئەوانەی لە تەمەنە. زۆر باش کاک ئاراس جەنابێتە بەحسی کۆنگرەی کرد کاک تامریژی بەحسی کۆنگرە ینی هەبوونا کۆنگرا کرد ناوا حزبادا جەنابێتت بژیتن لەوانەیە هەکەر کۆنگری یەکەتی نیشتیمانی کوردستانی چارێ بێتە ئەم بێژین گرێدان و بێتە بەستن وی حالەتی دێ ڕۆحەکە دیا گەنجترت بینیت گۆڕاپانە سیاسیە یەکەتیان نیشتیمانیا کوردستانێدا نەبەستنا کۆنگرەی مراندنێکە دیا گەنجینی نەت ناوەڕێزیێنە یەکەتی نیشتیمانی کوردستاندا نا بەتاکید کۆنگرە دیارە ئەرکێکی واجبێکی ڕسمیە لەسەر هەموو حیزبێک بۆ چەند ساڵێک کە ماوەی 3 ساڵە 4 سال کەس بە پێی پێڕەوی ناخۆی حیزبەکە کۆنگرە دەبەسێت دیارە بەداخەوە کۆنگرێکی نیشتیمانی کوردستان هەندێک تاخیر بوو ئەو تاخیر بوونەش بەڕاستی خۆتان دەبینن کە وەزعی سیاسی وەزعی ئەمنی لە ناوچەکە چۆن بەڕێوە دەبە لە ساڵی 2014 تووشی شەڕێکی گەورەی بەهاتون لەگەل تونستانی داعش و هەروە کێشەی ناوخۆ وەزعی اقتصادی ئەوانە هەم بوونە ڕێگر ئەوەی کێچێتی نیشتیمانی کوردستان نەتوانێت کۆنگرێ بکە ئەگەر کۆنگرەش لە کەشهەوایەکی ئازاد لە کەشهەوایەکی هێمنانە نەکرێت دنیا بە کۆنگرەکە سەرکەوتو نابێت زۆر من کۆنگرەی سێک لە کۆنگرە هەرە باشەکانی یەکێتیەکە ئەویش لە ئەنجامی کەوە یەکەم جار انشقاقی بزنەوەی گۆڕان بوو لە هێزیەکی نیشتیمانی کوردستان لەوانەیە نەماتوانیبی هەموو کەم و کورتەکانی کە بۆ یەکێتی پێویست بوون جێبەجێ بکەینیان پڕ بکەینەوە بۆیە ئومێد دەکەین ئەو کۆنگری لە داهاتوو کە کۆنگری چاری یەکێتی نیشتیمانی کوردستانە ئومێد دەکەین بە شێوەیەکی هێمنانە بە شێوەیەکی ئارام لە کەشهەوایەکی ئارام کۆنگرەکە بکەین لەوەی ئەو ڕەخنانەی جەنابەت باز دەکرێت چیتر نێتە سەر حیزبەکەمان چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی مۆدرێنە لە دروستبوونیەوە تا ئێستا لەگەل پێشکەوتن بووە لەگەل گۆڕانکاری گەورەی جیهان ڕۆیشتووە لەگەل چ لە وەزعی دیموکراسی چ لە وەزعی سەرمایەداری لە هەرێمی کوردستان چ لە ئەو وەزعانەی کە ئێستا هاتوتن پێشەوە هەروها چ لە مقاومەتی نوێ چ ڕوبەڕووبوونەوەی تیرۆستانی داعش و هەروە لە هەر داهێنانێک بێتە پێشەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی یەکەم دەبێت لە بەرگریکردن لەو پێشهاتە نوێ بۆیە پێویستە لە سەرێمە زۆرە بەڕاستی کۆنگرەی چواریی نیشتیمانی کوردستان لە زووترین کات بەستین و کۆمەلە کادری گەنج کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئۆرگانە جیاجیەکان پێگەیاندی لە ئەنجومەنی ناوەند لە ئۆرگانەکانی مەڵبەندە جیاجیەکان و هەروە لە مەکاتبەکان جیاجە بتوان ئەم هەواڵانە بە دەنجی زولالی ئەندامانی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان بیانگەینە کۆمیتەی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی لەوەی خزمەتی زیاتری گەل و کوردستان بکەن بە فکرێکی نوێ بە ئایدیایەکی نوێ بۆ پێشکەوتنی وڵاتەکە چونکە گۆڕانکاری ناوچەکە وا دەخوازێت کە فکرە و بیر و بۆچوونی نوێ بێتە کایەوە بۆ پێشکەوتنی وڵاتەکەمان جەنابێتت بیشتن ئەم حەستکەین کۆنگرە بێتە بەستن هەکەر کۆنگرە چێبوو دوشنی گەنج دیار بن یعنی ئەم بێژینە گەنجا vێگاوێ خۆ بگرن حتا کۆنگرە چێت بیتن هەنگی هین دەهێنە پێش یانژی نەخێر ئەم وێتن هەوە بینە پێش وێت هین بێنە پێش هەکەر کۆنگرە نەشەرتە چنکو کەس ضامانێ نادەت و 3 ساڵە دژی داعشەکێ دی بوومەنی نەبیدا مەسەنیان سوبای بوومەنی نەبیدا یعنی ئەم بژنە گەنجی خۆ بگرن ناوە ڕێزین ئێکەتیەدا حتا کۆنگرە چێت بیت پاشی دەین هێنە پێش یان نەخێر هین وێت بێنە پێش ئەمە کارمان کردی و دەمانەوێت بێنە پێش و کارکردنەکان بێ کۆنگرەژی بێ کۆنگرەژی کۆنگرە دەکرێت کۆنگرە دەکرێت کۆنگرە یەکێتی دنیا هەکەر ئەوێ پرسیارێ بیتن الشخص قوبات طالبانێکی بکەین بیتن و سەب جرعەتاتە نەبیشتە من کۆنگرە دەهێتەکرن ئەم من دڵنیام یەکێتی نیشتیمانی کوردستان بە جورئەتەوە کۆنگرەی چوار دەبەستێت تەوەقع ناکەم لە ساڵەدا ئینشاءڵڵا جورئەتەکە زۆر مەزنە ئینشاءڵڵا یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەی چوار دەبەسترێ وەرەوە پێشکەوتنی گەورە بەخۆ دەبینێت و هەر دڵنیام کۆنگرەی چار کۆنگرەی سەرکەوتنی گەنجان دەبی لە ناو کۆنگرە بە چەولە ڕێزان زۆرترین گەنج دەبێنە ئەندامی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی ئینشاءڵڵا چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر تەمەشای قاعیدەکەی بکەی ئێستا تەمەشای ئەو ئۆرگانانە بکەی کە نزیکن لە سەرکردایەتی چ لە ئەندامانی مەکتەب چ لە جێگر و کارجێڕانی مەڵبەند و هەروەها لە ئەندامانی ئەنجومەنی ناوەند کە ئەوانە پێگەیاندراون ئەو کادرانە کە باسم کرد تەبەقەی گەنجی زۆر باشمان هەیە لە هەزاران کادری گەنجی سەرکردە زیاتر ئێستا یەکێتی پێویستی بە 1000 سەرکردەی گەچ هەبی دنیا دەکەمەوە 2000 سەرکردەی گەز ناوێت نیشتیمانی کوردستان ئامادەیە زۆر باشە فکرێک جوانە یعنی و حەزب ئەم بێژین هەبوونا گەنجات نافخۆدا زێ دەکەت و
فکرێت نی ئەم بژین تێدا چێکات پرسیارێک ئەم بژین هەر لایەنی سیاسی بەگرێدا کاک تامر یعنی چاوە دێ لایەنین سیاسی vê hezira ku kak arazet bêjîdin yanî wextê pêd vî hezara bin 2000 hebin ew 2000 ew bin fikrêt wa genc bin fikrêt wa nî bin guncin gel serdemî ne fikrêt wa ew bin yên ku gelek cara vêga behsê te kirin filan kes hêşta ser siyaseta salanên em bêjîn berê berê rêveçîtin çawa dê hezib weketin ku fikra gencî navdanî bît wextê pêd vî hezara bû 2000 hebin hazir bin بخولا دێ چێبن ئەم بژین سەرەدەریەوەت گەل خەرکیدا دێ چێبم چ دێ چێبن ئەف گەنجە خۆی بۆ نمونە باسی یەکی نیشتمانی کوردستان بکەم یەش نیشتمانی کوردستان دیارە لە ڕێکخراوی سۆسیال ئینتەرناسیۆنالە ئەو ڕێکخراوەیە کە دیارە زۆر فکری جوانی لێەوە بەرنامەی زۆر جوانی لێ زۆربەی گەنجان حەزیان لەو ڕێکخراوەی لە هەموو جیهان ئەو ڕێکخراوە ڕێکخراوە زۆر باشە بەس ئێکەتیە چ تشتی 2000 گەنجێن و کاک ئارازت بێژی دێبخۆ نافخۆدا چێکرد یعنی چ بکات کو دێ 2000 گەنجە هەبن هەگە سبای پێدی هزارە بوو 2000 گەنج هەبن آخر بێتن تشتە کردیت حتا 2000 خۆیدا هیچ نیشتمانی کوردستان دیارە لە سەرڕای ئەو قەیرانی کە ئێستا بەرۆکی کوردستانی گرتووە بەڵام لە خۆل و لە خۆلی ئەکادمی بەردەوامە کە پێ چەندێکە خۆلێک لە ئاکرێ کۆتایی پێ هات ئەندامانی بەردڕش و ئاکرێ پێبوون و وە کۆمەڵە شتی نوێیان بەردەستە کرد ئەوە یەک لە هەنگاوانەیە کە یەک نیشتمانی کوردستان بەردەستی کردی و بەردەوامش لەسەر ئەو خۆلانی کە پێشکەشی بە کادران دەکات دومیش ئەوانەی ڕای ئازاد لە ناو یەک نیشتمانی کوردستان و وای کردی ئەو گەنجانەی کە ڕێزەکانی یەک نیشتمانی کوردستان کار دەکەن زیاتر لە ڕاگەیاندنەکان یان لە کاری سیاسی یان لە کاری ڕۆژانەی خۆیاندا بەردەوام بن و فکریان زیاتر کراوە بیتن ئەو ڕای ئازادی لە ناو حزبی یەک نیشتمانی کوردستان هەیە هاندەرێکە بۆ ئەوەی گەنج بتوانیتن زیاتر ئامادە بیتن بۆ ئەو حزبەی کە لێ ئەندامە من ئەو دوو هۆکاری هەرە سەرەکی دەبینم ئازادی بێروڕا و کردنەوەی خۆلی بەردەوام ئەو ئازادیە کاک ئەم بژین تامرت بێژیتن وەکریەک و گەنجە ئێکەتیە ئازاد بیت یە بندەست نەبیت یە تاپە سەر نەبیت یە تشتێوی بێت بێژیت هەکەر کەسی ئێکێ حەزباویژی بیتن بێی تەرس و ئەو ژیت هەمان دەمدا لێ قبول کرد نە لێ قبول کرد و سباهیوی بەرە سەبەرکی بیت نەفید کرد وڵا گەرتو ببینی ئازاترین حیزب ئازاترین کادر لەناو هەموو حیزبە کوردستانیەکان لە ڕۆژهەلاتی ناوەڕاستیش هەموو ئەگەر تەماشای بکەین ئەگەر وتارەکانی کادرانی یەکێتی نیشتمانی کوردستان جیا بکەنەوە لە زەگەر سەرجەم هێز و سیاسەکانی چ لە عێراق و چ لە هەرێمی کوردستان چ لە ناوچەکەش کادرانی یەکێتی نیشتمانی کوردستان ئازادترین کادرن کە دەتوانن ڕخنە لە حیزبەکانیان بگرن ڕخنە لە دامدەستگا حکومیەکانمان بگرن کە بە شێوەیەکی زۆر ئازادانە بەبێ ئەوەی هیچ ئەوێ ئازادیەت ناف ئێکەتیەدا وەکریەک و گەنجێوێ ئازاد بیت بەتاکید گەنجەکانمان خۆمان هەومان لەسەر کەناڵەکان قسە دەکەین ببێ ئەوەی بگەڕێنەوە بۆ هیچ ئۆرگانیکی نیشتمانی کوردستان هەرچی ڕاگایەنێکی هەر حیزبێکەوی دەتوانین بچین و ڕای خۆمانش لەسەر ڕاگەاندنەکان بڵێن و زۆر بە تەبیعی هیچ کەسێک سانسۆری لەسەر ئێمەمانان گەنجاندان نایەوە هەرەوە زۆر بە ئازادی دەتوانین قسەکانی خۆمان بکەین ڕۆژانە ئەگەر ببینین دەیان کادری یەکێتی نیشتمانی کوردستان لە سەرجەم کەناڵەکان قسە دەکەن لەسەر هەموو ڕابۆچوونەکانی خۆیان دەڵێن بە قەنەعەتی من ڕابۆچوونە کادریانی گەنجی یەکێتی نیشتمانی کوردستان ڕابۆچوون لە جێی خۆنە بۆ پێشکەوتنی وڵاتە بۆ چارەسەرکردنی کەم و کورتیەکانە بۆ نهێشتنی گەندەلیە کە ڕای زۆر باشیان هەیە هیواداری یەکێتی نیشتمانی کوردستان ڕایەکانی گەنجەکان بەهەنوەل بگریت زۆر باشە مە بەحسی هەندێک کرد ئەم بێژینت ناوا حکوومەتێدا دەستپێکە بارنامەیدا ئەم بێژین گەنگەشە چوو سەر هەندێ هەکر دەستپێکە بانگەشە هەلبژارتنە بیتن هەر حەزبێک بخۆ ئەم بێژین چاقا هەری مازنێ دەستخۆ تاوێتێ ئەم بێژین گەنجە دەبیشتە گەنجی ئەس دەبووتە هوکەمە و ئەس دەبووتە هوکەمە و خەونێت گەلێکێت مازن بۆ گەنجی ئەم بێژینت ڤەهێنیتن سەرێویدا یەکەتیان نیشتیمانیا کوردستانێژیش وا حەزبا بوو ئەم بێژین گەلێک ئاخفتنێن هوسا و خەونێن هوسا بوو گەنجا دیار کردبوون لێت بیتن ئەبروکە گەلێک ڕەخنەژی سەرێکەتی هەبیتن و ئەو وعد و سوزیم بۆ گەنجی هاتینەدان نەهاتنە جێبجێکردن چەنا بێتەوە و کارگێری ماڵبەندی ینی بۆچی نەهاتنە جێبجێکرد یانژی نەخێر هاتنە جێبجێکردن هەندی پشکداریایەکەتیان نیشتیمانیا کوردستانێت ئەم بژینت پەرلەمانی کوردستانێدا هەند هاتنە جێبجێکرد کاگوڵ دیارە لە هەر حیزبێکی سیاسی کە لە پرۆپاگەندەی هەڵبژاردن یان پەیڕە و پرۆگرام کە لە هەڵبژاردندا دەڕێژی بەرنامەی کاری هەڵبژاردننی فراکسیۆنەکەی وازح و دیارە
دەتوانی ئەوەندە جێبەجێ کە ئەوەندەی دەنگ بهێنی بە تایبەتی کە مەسەلمەت و لە هەرێمی کوردستان ینی ئەو شەڕی لەسەر دەکرێت یان ئەو منافەسە لەسەر 100 کورسی پەرلەمانی هەرێمی کوردستان دەکرێت لە هەمان هەر کەسە و بەهێز ئەو قەبارەی کە دەنگ دێنی دەتوانی پێداگیری بی لەسەر ئەو بەرنامەی خودکومە وەکو یەکێک نیشتمانی کوردستان لە کۆتا هەڵبژاردن 18 کورسی پەرلەمانی کوردستانمانە تو بە 18 کورسی ناتوانی سەتاسەتی ئەو بەرنامەی کە دادڕێژتووە جێبەجێ بکەیت دڵنیا مەگەر بەستەبەری وێگا بێگوتی ئەو 18 کەسێت مێت پەرلەمانی هەمبەر پێنجی کاگەبل با بۆ وازەحتر بکەم بەڵام بە هەر حال ئێمە یەکێک نیشتمانی کوردستان دەستەوەز نەوەستاینەکە لەوە جێبەجێکردنی بەرنامەکەمان دیارە لە پەرلەمانێکی دنیا زۆری نەنینی دەتوانی بە تحالفاتی سیاسی حکومت بەڕێوکە حکومت دەبتە شەراکەت لە حالەتی شەراکەت دەتوانی هەندێک لە بەرنامەی خۆت بێخی بەرنامی کاری حکومەتەکە وهروە بەرنامەی ئەو هێزان سیاسانەی کە بەشدارن یان هاوپەیمان لەگەت و لەگەل بەڕێوەچوونی حکومەت و دەتوانی داکەوکی لەوانە لەو بەرنامانەوەی وەکو من بە قەنعاتی وەکو یەکێک نیشتمانی کوردستان ئەو 18 پەرلەمان تارە بەڕاستی کاری زۆر گرنگیان کرێت چ لە ڕوونکردنەوە لەسەر شەفافێتی داهاتی نەوت و غاز و هەروە چ لەسەر یاساکانی هەرێمی کوردستان و هەروها ئەو هەواڵانەی کە ئێستا لە ئەنجومەنی نوێرانی هەرێمی کوردستان ئێمە شتی باشمان کردووە کاکە گەورەترین پرۆسەی چاکسازی لە ناو حکومەت هەرێمی کوردستان کە کاقوبات خۆی سەرپەرشتی دەکات پرۆسەی بایۆمەتریە کە شتێکی زۆر گرنگە بۆ چاکسازی لە هەرێمی کوردستان و هەروە گەتەمەشای سەرڕایەوەی کەرتی تەندروستی لە قەیرانێکی زۆر گەورەی هەرێمی کوردستاندا چ لە بەغدا سانسۆر و نەهاناردنی داودەرمان کەرتی تەندروستی کە وەزیرێکی زۆر گەنجمان هەیە زۆر ئازانە و دریرانە بەڕێوە دەبە یعنی زۆر پێشکەوتنی بەخۆی ئێستا لە هەرێمی کوردستان گەورەترین نەشتەرگەری زۆر گەورە لە هەرێمی کوردستان دەکرێت زەحمەتێکی گەورەش هەیە زۆر شتی گەورە ئەگەر بچی بەراورد بکەی لەگەڵ وڵاتاندی بەرەو پێشتوە لە مەسالی تەندروستی کە وەزیرەکەی ئێستا یەکێتی نیشتمانی کوردستانە بە هەمان شێوە وەزارەتەکان تیژ بەڵام تو ئەگەر دەبینی ئێستا بودجە و بودجە بۆ موچەی خەڵک چ دەکاتوانی ئەو بەرنامەی کە هاتە جێبەجێکەی سەرڕای ئەوەش پێم وایە هەواڵانی یەکێتی نیشتمانی کوردستان چ لە پەرلەمان چ لە ئەنجومەنی وەزیران درێغیان نەکردێت سەرڕای هەبوونی ئەو وەزع خراپەی ئێستا کە ناکۆکیی نێوان لایەنە سیاسیەکان پەرتەوازەکردنی پەرلەمان داخستنی پەرلەمان لەلایەن پارتی و کێشەی نێوان پارتی و گۆڕان کە بووتە لەمپەرێکی گەورە لە بەردەم پرۆسەی چاکسازی و باشترکردنی و گوزەرانی خەڵک ئەمانە هەمووی هۆنە لە بەردەم پێشکەوتنی وڵات یەکێتی نیشتمانی کوردستان چ لە فراکسۆنەکەی و هەروە چ لە ئەنجومەنی نێوان چ وەکو حیزبیش درێغی نەکردیە لە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان و هەروها جێبەجێکردنی بەرنامە و پرۆژەکانی کێچی نیشتمانی کوردستان دانا بەڵام خۆت دەزانی لە حیزب لە حکوومەتی تەحالفی لە حکوومەتی هاوپەیمانی هەر دەتوانی ئەوەندە پێداگیری لەسەر بەرنامەکەی خۆت بکەی ئەوەندەی دەنگت هێناوە ناتوانانی زیاتر بیکەیت زۆر باشە مەناوبڕای پشتێنگی دێڤەگەرنە تەمامیە بەرنامەی پشتی ناوبڕێ تەمامیە ئێوارە بادینانە جێگەر ماهاوینێ دیرکەوی ئەگەر تەبێت هاوینەتە بێ سەقایەکی ئارام دەبیت مۆباریدان نورسایە سەقەرێ ئەسلی بکاربینە مۆباریدان نورسایە سەقەرێ ئەسلی پێشتیا سەرکەفتنا مەزنە ساڵا پار بێ دەستخوڤینای ئەف ساڵە ژی ژێ باشترین کوالەتی کەفتیە بازاری دێگەل هەندێ مەداشکاندن دبهایەن خوداکردن ژێ بەڕەوشە ئابووریە ئەفروکە مۆباریدان نورسا بێ قەبارێ هەفتونیف 2 واتار پامپ و 3 واتار پامپ قباره 4.5 3 واتر پمپ و 2 واتر پمپ قباره 2.5 2 واتر پمپ و 1 واتر پمپ قباره 1.5 1 واتر پمپ پلیت مبارده سقر اصلی دژی جنگی و دژی گرماتیه هر واسه مبارده سقر اصلی 2 سال گرانتیه مبارده نورسای اصلی به کمترین مذاکره به کاردکت بریکار سرکی لدهو که پیشانگه ها گاره نافونیشان دهوک تخزوزان نزیک بازار گوشت فروشا کارگاه سپیاتین برکه اب ناو تامن خوبه برکته برهم اینانا سپیاتیان اب جوانترین و پاکترین شواس برهمه که ساخلم ایده برهم اینان روزانه کارگاه برکه 5 تن سپیاتیا برهم اینیدن کرم آوا ماست هر واسا چندین قبارن ماستی برهمین برکه اش پارزگاه دهوکه بو همی پارزگهن عراقی اتهیته نارتن دهوک دومیس البشت غیب بریاهات نوچونه
بەرەکە. تەمامیە ئێوارەبادی نانێت کاک تامر من و کاک ئارازی مەگەنگەشەکە درێژ کرد و گەلێکی ئەمەل و هیوی بوو ئەم بژینە دگەنجێت نابایەکەتیان نیشتیمانیا کوردستانی دەوەکو یەکەتیژی ئەفتشتە کردی و گیدیکیە جەنابێتەوە و چاودێرێکی سیاسی ئەین تۆ بینی ئەفتشتێن کاک ئارازی گوتین دیارن چونکو هەکەر ئەم چەند بێژین وێ دیار بیت وێت ناوە ڕاگەهاندنێکێدا هەبیت وێتن خەلکێک بیشتن بەلێ ئەفتشتە من دیت 1 و 2 و 3 تبینی دیارن ناوە ئەم بژین ڕێزین ئێکەتیان نیشتیمانیا کوردستانی لە خۆیدا ئەو بەرنامەی یەکیشتمانی کوردستان بۆ بانگەشیار بژاردن کابینیش یعنی حەقان بژین ئەم دێهندی هەژدە کورسیا خزمەت ئاگەنجەکەی مە هەندە پێچێت بیت بە وجدانەوە قسەی بکەم ئەو هەواڵانی کە ئێستا لە پەرلەمان لە حکوومەتن شەو ڕۆژیان خستە سەریە کاری باشیان کردیە و زیاتر لە هەژدە کورسی کاریان کردیە ئەوەی کە ئەو برادرانە کردیان فعلەن جێی پەنجەیان دیارە ئەگەر تێکی تەندروستی کە ڕەچاوی هەموو ئەو شتانی کە لە بەرۆکی کوردستانی گرتیە بەڵام ئەو بەردەوام بوو لە کاری زۆر باشی تەندروستی ئەوەیەکێکە لە کارەکانی و حکوومەت کە هەر حزبێک کە بەرنامی دادنێتن بۆ هەڵبژاردن کابینی شەشەم کە جێ ئاواتی هەموو گەنجان بوو کە ئێستا گەنج دەرکی پێ دەکەن کابینی شەشەم چی بۆ گەنجان کردیە ئەوەی کە لە سلفەی زەواجە ئەوەی کە لە سلفەی عقاریە گوندەکانمان لە خۆڵ بوون بە قەسر ئەوە شتی زۆر باش بوو بەرنامی شۆسال شۆسال بوو کە یەش نیشتیمانی کوردستان جێبەجێ کرد سەرڕای ئەو دژایەتیکردنەی ئەو کابینی شەشەم کە لاینەکانی تردایان کرد بەڵام ئێمە دەڵێن قەنەعەتی خۆمان دروست نەکەین بڵێن ئەوەی کە لایەنی سیاسیەک یان نیشتیمانی کوردستان بۆ گەنجانی کردیە باشە یان بەسە لە تومحی گەنجان نییە ئێستا فرامۆشترین چین لەم وڵاتە چینی گەنجانە بڕۆ بۆ ئەو شوێنانەی کە گەنج ئارزوو خۆیان لێ دەردەکەن بڕۆ بۆ بنکەکانی وەرزش و لاوان قەیرانێکی 100% لەسەریان کردیە بەڵام تەمەشا دەکەی بۆ ئیفادێکی وەفدێکی حکوومەت کە لە چەند کەسێک پێک دێتن بەدەهان دەفتەر خەرج دەکرێتن بەڵام بۆ ئەو شوێنانەی کە تاقەی گەنجانە یان بۆ خۆشگوزەرانی گەنجانە تەمەشا دەکە حکوومەتی هەرێمی کوردستان لی بڕیە کارەسات لێرەیە حکوومەتی هەرێمی کوردستان تو نەتانی بەڵانسێک دروست بکەی بۆ ئەو گەنجانەی کە دەنگی بە تودا ئەو گەنجانەی کە ئایندەی تونە ئەمە لە یەکتریش ئەوانەی کە دەچن بۆ وەکو شان دەچن دەرەوەی هەرێمی کوردستان کە بۆ گفتوگۆکردن هیچ ئامانجێکی ڕوون و ئاشکرایان نییە لە کاتی چوونیان و لە کاتی گەڕانەوەیانیش خۆی لە سەفەری هەیە خۆی لە خۆیدا ئەگەر هەر وەفدێک سەردان بکاتن دەبیتن وەرەقەیەکی هەبیتن بۆ ئەم دەچم بۆ ئەم کارەیە دەچم لە گەڕانەوەش بێتن جێبەجێم کردیە بەڵام بەداخەوە ئەوە یەک لە کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان یەک لە هەڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە گەنجان غەدرکردنی حکوومەت بەرامبەر بە گەنجان ئەمە لەلایەکی تریش تۆ باسی قەیران دەکەی ئەگەمە ئێستا هەر شتێک گەنج داوا بکاتن ئەو برا بە تەمەنەکان یەکسەر دەرێن تۆ نزانی لە قەیران داینە باشە ئەو سلفەی بۆ نمونە سلفەی زەواج بە نمونە دەینەوە ئەو سلفەیە مدەورە کە گەنج دەیداتەوە ئەو گەنجانی وەریان گرتێ دەیداتەوە باشە کە مدەور دەبیتن دەداتەوە بۆ دووبارە نادێ بۆ گەنجانەی کە هەر لە پارەی خۆیانەوە کە لە کابینەکانی تر کۆکرابەوە ئێستاش دەگەڕێنەوە بۆ خەزینەکان بۆ نادێ بۆ گەنجەکانی کە دووبارە زاواز بکەن و کێشەی کۆمەڵایەتی زۆر لە هەرێمی کوردستان زۆر بووە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی لە کوردستان ئاوڕێک لە گەنجان بدەنەوە چونکە من وەکو گەنجێک ڕوودەکەمە لاینە سیاسیەکان ئەو برا بە تەمەنەکانی کە ئێستا سەرکردایەتی کورد بەڕێوە دەبن وەکو عەرەب دەلێن لە هەیەجاندایە گەنج تااقەتی نەمایە گەنج وەرەی زۆر کەم بووە و پێویستە ئاشتەوایەکی سیاسی دروست بکرێتن و ئەو خەیرانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە گەنج
بە قەیران نازانیتن گەنج بە قەیرانی سیاسی دەزانیتن کە لایەنێکی سیاسی من وەکو گەنجێک دەڵێم یەک لایەنی سیاسی بەرپرسیارە لەو هەموو کێشە و گرفتە کۆمەڵایەتیانەی کە ئەمڕۆ لە گۆڕەپان و لە دیموگرافی کوردستان دەگوزرێتن. بۆچی هین وەکو گەنج نەشیانە قەنەعەتی بۆ ئێک لایەنێ سیاسی چێکەن مادەم جەنابێتە بژیت ئێک ئێجا کێ ئەو ئەم بێژین دێمینتە دەفتە ئەو ئێک لایەنێ سیاسی بۆچی گەنجێن وا حەزبا هەمیان نەشیانە قەنەعەتێ بۆ وی لایەنێ سیاسی چێکەن و ئەمێت گەنجت هەیەجانێ داینە ئەمێن گەنج ها ئەمێت شۆڕەشێکی داینە دێسەر هەوەکەین و هەوە هەمیاژی ئەم بێژین ئەوە بنافتێتەکردن بوهارە عەرەبی هەوە هەمیادی کا گەنجات چکرد بۆچی گەنجل کوردستانی بگشتی ئەبە نە ئەم بێژین ناوا ڕێزین ئیکەتی نیشتیمانی کوردستاندا نەشیایە قەنەعەتێ بۆ وی ئێک لایەنێ سیاسی چێکێت وڵا ئەوەی زۆر کێمە مرۆڤ شێت ئەوەی لە ڕاستی بتن ئەوەی زۆر ئاسانە ئەو بیر و ڕاو ئازادی لە ناوچەی سلەیمانی هەیە ئەگەر بێت و لە دهۆک و لە هەولێریش هەبیتن گرتنی گەنجان یان ئازاردانی گەنجان نەبیتن ئەو شۆڕەشەیە بە شێوەیەکی ئاشتیانە بەرپا دەبیتن و گۆڕانکاریەکی سەرتاسەری هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێتن و لە قازانجی حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیان دانیشتوانی کوردستانیش دەبیتن. زۆر باشە ئەم دێ بەحسێ کاکثامەری بەحسێ ئەم بژین کابینە شەشەی کرد یا وەختێ سەر وەختێ زۆر بەڕێز دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵحی کرد یعنی توی وەختیدا هەکەر مرۆڤ زەمیری خۆ مرتاحەکەتوەکی گەرە جارە دکتۆر بەرهەمیت گوت مرۆڤ دەستی خۆشی بدانتە سەر وژدانە خۆ مرۆڤ دەوێ بژیت یا بۆ گەنجە هاتیکردن مەهەمیە بچاوێن خۆدی چ بوو گەنجە هاتەکردن هەکەر هەمان ڕۆژ زڤڕنەوە دەستەیەکەتیان نیشتیمانیا کوردستاندا کەسێکی دی وەکو دکتۆر بەرهەم بچی دەوێت حالێ ئەڤروکەدا تو بێژی بشێتن وێ بکەتن یا لوی وەختی هاتی ئەنجامدان و گەنجش بیر نەکەن وێ ڕۆژێش بیر نەکەن چونکوکە وێگا بێت پرسیارە هەرێکی بکەی بیت ئەو زەمیر و وژدانە گەلک لاواز ببن و خەڵکێکیش بیر کرد بیت وڵا کاکە بلبل ئەگەر مێژوویەکی نیشتیمانی کوردستان بخوێنەوە ئەگەر بەراوردێ بکەی بە مێژوویەکی نیشتیمانی کوردستانیان تەماشایەکی بێژەیەکی نیشتیمانی کوردستان بکەی هیچ کاتێک یەکێک نیشتیمانی کوردستان پشتی لە گەز نەکردی هەموو گاوێک یەکێک نیشتیمانی کوردستان پشت ئەستورە بە گەنجان و کۆمەڵی خۆی کاران و لاوان ئەوەی کە لە کابینێت تۆ بەرهەم کەوە دێتەوە سە قسەکەی من ئەو کاتە یەکێت نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی کە یەکێت نیشتیمانی کوردستان سەرۆکی لیستەکە بوو زۆرینەی دەنگەکانی هەرێمی کوردستانی ناو توانیمان بۆشتنا بێژی وی وەختیت گەلگۆڕان ژیان بێژین پشکەکە هەری مەزنژێ بەبوو یعنی سەرڕای وێزار بە مەزنژی ئەمە توانیمان بەرنامەی سۆشال جێبەجێ بکەین نیشتیمانی کوردستان بەڕوای بە بەرنامەی سۆشالێ و خۆمان حیزبێکی سۆشال دیموکراتن بۆیە هەر کاتێک لە دەستمان بێ هەر کاتێک وەکو یەکێت نیشتیمانی کوردستان زۆری نەبیننی ئێزی یەکەمین بە دڵنیاییەوە ئەو پرۆژەی سۆشال جێبەجێ دەکەین ئەو دەچ جارێک کاک دکتۆر بەرهەم بێ یان کاکوبات بێ یان کاک عیماد بێ یان هەر کاکەشتر بی لەناو کۆمیتەی سەرکرداتی هیچ هەر هەواڵێکی نیشتیمانی کوردستان پۆستی سەرۆکی حکوومەت و زۆرینەی حکوومەت وەرگین ئەمە بەرنامەی سۆشال جێبەجێ دەکەین ئەوەی لە پێشتر چۆن جێبەجێمان کرد بە هەمان ناجەوە چونکە کارێکی زەحمەت نییە کارێکی ئاسانە ئاواداکردنەوەی دێهاتەکان دامکردنی گەنجان ئەوە لە ساڵی 1970 ئەگەر باسی وتارەکەی مامجلال بکەین باسی ئەو مۆزوعانە دەکات چۆن دێهاتەکانی کوردستان ئاوادان بکەینەوە چۆن نەوت لە کوردستان دەردەین کە ئەو کات خەڵک پێی وا بۆ قسانەی جەنابی مامجلال خەیالە من کاکە بلبل شتێک وە یادەوەریی جەنابی مامجلال یادی بەخێر بۆتان بجێرمەوە پێش نەخۆشکەوتنی ئەمە کۆمەڵی خوێندکاران من ئەو کاتە مەسئولی کۆمیتەی خوێندکارانی بەردەڕەش بووم دعوت کرای جەنابی مامجلال جەنابی مامجلال ئێمە هەموو خەریجی کولیە بوونیان لە قۆناغی تاواکردی خەریج کولیە پرسیارێکی لێمە کرد گوتی چێتە عەرەبی دەزانن چێتە ئەنگلیزی دەزانن زۆر بەمان ئەوەمان نەکرد تەنها وتمان کوردی زانین جەنابی مامجلال زۆر تۆرە بگوتی هەمووتان خوێندەوارن گوتی خوێندەواری و گەنجاتی بە تەمەن و تەواکردنی کولیە نییە دەبێت کتێب بخوێنەوە دەبێت زمان بزن دەبی لە کۆمپیوتەر چارەزم بۆیە منش پێشنیارێکم بۆ گەنجانێکی نیشتیمانی کوردستان لە هەموو کوردستانیش بە تایبەتی دەڤەری بادنیان هەیە کە دەبی زیاتر متالعی کتێبەکان بکەن و هەروە زیاتر پەرە بە زمانی عەرەبی ئینگلیزی بدەن لەوەی بتوانین گەنجاتی خۆمان و هەروە فکری بۆ ڕووبۆچین و خۆمان بچەسپێن و ئەگەر نتوانین کتابەکانی کە لەسەر ڕۆژگارە کۆنەکان لەسەر ئەو وەزع خراپانەی کە بەسەر میلەتی کورد یان بەسەر میلەتانی دنیا یان پێشکەوتنانی دنیا لەسەر وڵاتانی ڕۆژئاوا هەیە دیراسێکمان نەبێت لەسەر ئەوانە دنیابی ناتوان فکری گەنج و فکری باش لەگەڵ ئەمڕۆی کوردستان واقعی کوردستان بین نەدوێت بۆیە پێویستە ئێمە وەکو گەنجان پەرە بە خوێندنەوە بدەین چونکە خوێندنەوە
ئینسانی گەز دەکەن نەک تەمەەن ڕاستە شتێکی میهمە بۆ فکری ئینسان بۆ وەکە بەڵام خوێندنەوە شتێکە لە هەرە هەموو گەنگتر بۆی کادیرانمان گەنجتر بن کادیرانمان واقعی زیاتر ئیش بکەن لەسەر ڕابردوو کە چۆن وەزعەکان بۆ ئێستا چۆنە وڵاتانی دنیا چۆن پێشکەوتنە و دڵنیای جەماوەری کوردستان دەکەیت کە متمانە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدەین ئەمە هێزێکی هەرقوڵاوی جەماوەرین هێزێکین کە پشتمان بەستووە بە یەکسانی و عەدالەتی کۆمەلایەتی چ لە ڕابردوو کارمان کردو ئێستاش بە هەموو هێزێک نین کە هەموو شتەکان لەژێر دەستی خۆمان قۆڕە بکەین و هەروە خەڵک نامبر بکەینیان ئازادی کوردستان لێ باڵا دەستە تەمەشا بکەن چ لە کەنالی جیاجیا چ لە ڕۆژنامەی جیاجیا چ لە دەرکردنی ناوەڕۆک و نامیلکەی کتابوانە کە پێشەنگ بۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیوادارین بتوانین یەکێتی نیشتیمانی کوردستان جێ پەنجەمان لە زاخۆوە تا خانەقین دیار بێت کە لە سنووری کە دەسەڵاتی بەداخەوە ڕۆژگارێکیش نهاتەکایەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بادینان کاری باشتر بکەین ومێد دەکەین لە بادینانی یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانین ئەو دەنگە زولالەی کە هەمانە بگەینە بادینان و چارەسەری وەزعەکان بکەین و چۆن لە ڕابردوو کە یەکەم مەفرەزەی یەکێتی نیشتیمانی کوردستان پاش چەند ڕۆژێک دەست بەکار دەبێت کە لە ساڵی 76 مێژوویەکە لە هەواڵانی بادینان دەست پێک بوونە بەداخەوە نەگەشتە قۆناغەکانی خەباتی زۆر شەهید کرانە ومێد دەکەین ئەو گەنجانە و ئەوە بە هەمان حەماسەت و بە هەمان تێکۆشانی ئەو هەواڵانەمان کە لە ڕابردوو شەهید بوونە خوێنی خۆیان کردە قوربانی بۆ گەل و نیشتیمان ومێد دەکەین ئەو گەنجانەی لە بادینان تێبکۆشن لەژێر هیچ فشارێک سل نەکەنەوە بۆ گەشەپێدانی دیموکراسی و هەروەها گەشەپێدانی ئازادی و هەروەها زیادکردن دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم سنوورەکە چونکە زیادکردن دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم سنوورە دەبێتە هەوێنی ئازادی زیاتر و چارەسەرکردنی قەیرانەکان. زۆر باشە بەس بۆچی یەکێتیان نیشتیمانیە کوردستانی نەشیە ئەوە کاک ثامری گوتی ینی گەنجی دەڤەرە سلێمانی فەرقیەک هەیە تێتە گوتن و دیارەژیت گەلک بوونە و ئەم بژین گەلک ئەم بژین حالەت ئەشدا دیار بیت بۆچی هین نەشیانە ئەو گەنجێ لوێرێ ئەو ئاواکردنا گەنجیا لوێرێ ئەوە تێتە گوتن لوێرێ ئەسن لوێرێ نەژی ئەمە بیت سەردانا ڕۆژێ و مرۆڤ نەشێت مقارنەجی بکات بەس گەلک جارە تێتە گوتن و گەنج لوێرێ ئاواتەرەش ناحیا فکرێ بەش ناحیا هەلس و کەوتوش ناحیا خواندنە پەرتوکە دەرەکی بە و حتا کە تۆ بچی جادەژیدا بچی گەلک جارە مە بخۆدیت یەک کابرا هەیە پەرتوکال سەر جادێ فروشی 10 گەنجێت وەکی مە یە پەرتوکال بیتکردن وێرێ بەلکو ڕۆژێ 10 نەچنات پەرتوک خانەکەوەکی یا بەدەرخانیا بە بۆچی هین نەشیانەوی هێڤێنێ لوێرێ بینە لوێرێ بچینە بەڵا بەتاکید ڕاستەوە ڕخنە لە خۆمانەگرین بەڵام جوولانەوەی باشمان کردی بەڵام توشدەی بزانانی ئێرە دهۆچ بزانی چەند ئازادی سیاسی و ئازادی ڕۆشنگیری و ئازادی ڕۆژنامەوانی چەند قەتیز کراوە خۆتان دوێنێ بیتەن گەنجترین کادیرمان کە لەس بەبێ ئەوەی هیچ کارێکی وای کردی بێت غەیری قانونی بیان دژی یاسا بێگرتیان ئەمانە کە چەندین پێشەرکاری یاسایی ترژ بەرامبەر ڕۆژنامەوان بەرامبەر چارەگوانی سیاسی لەو سنوورە دەکرێت ئەمانە هۆنەکەوە بوویتە لەمپەر لە بەردەم پێشکەوتنی گەنجان لە بەردەم پێشکەوتنی بیری گەنجان لەو سنوورە ومێد دەکەین دەسەڵات لەم سنوورە ئەو قەیرانە تێپەڕ بکات چکە بەرگرتنی گەنجان و بە کوشتنی گەنجان ناتوانین ئەو کێشەیە چارەسەر بکەین تەنها بە چاکسازی و بە بەخۆداچوونەوەی حکومڕانیمان و هەروە بە چارەسەرکردنی ئەو لە هەجە خراپەی کە لە پێشتوو لەسەر ڕۆیشتنەوە تەنها بەوە کێشەکان چارەسەر دەکرێت تەماشای حکوومەتەکانی دەوروبەرمان بکەن بە هەزاران جا بە سەتان هەزار بەسرم شۆڕەشی سووریا چەندین میلیۆن کەسەوە چەند سەد هەزار کەسێک بوو کوژێت و تا ئێستا شۆڕش بەردەوام مەنام شوێنێک بە کوشتن و بە چاوسۆرەکردنەوە ئەو پرۆسەیە کۆتایی نایە لەوانەیە تووڕێی زیاتر بکە بۆیە پێویستە پێداچوونەوە بکرێت لەو سنوورە بە سیستەمی حکومڕانی و هەروە بە دابینکردنی ئازادی زیاتر لەوەی دڵنیام هێزی دەسەڵاتیش لە هەبوونی ئازادی زیاتر چاپکراوەتر دەبوو قازانجی زیاتر دەکە لەو ئێستا هەیە کاک ثامەر دیمەک پرسیارن جەنابێتەژی بکەم دەمێ من هەر هەند بووە پرسیار ئەوە ئەرێل دەڤەرە بادینان جێ ئەم ڤێگاڤێ لێ دژین یەکێتیان نیشتیمانیە کوردستانی شیایە ئەوەکو من ڤێگاوێ پرسیار کاک ئارازی کردی شیایەوە بکەتەن ڕۆحەکادی یا گەنجیتیە vê deverê peyda biketin خۆی دیارە هەواڵانی مەڵبەند و کۆمپیوتەکان و ڕێکخراوەکانی سەربەیەکی نیشتیمانی کوردستان شەرت ئەو نینە هەمی کادرێن مازن بنها یعنی شەرت ئەو نینە شەرت فکرانیە و کۆمەڵە گەنجێک کۆمەڵە گەنجێک بتانن لە ڕاگەنەکان لە کافتریەکان بتان قسەی ئازادی بکەن و
پردێک بشکێنن بۆ ئەو گەنجانی کە سەربەغیر لایەنێن کە بڵێن ئەو گەنجانەیان ئەو هاوڕێمان قسەی لەسەر حکوومەت و لەسەر دەسەڵات و لەسەر چاکسازی دەکاتن ئەوە تا ڕادەیەک هەواڵانی نیشتیمانی کوردستان لە بادینان هەنگاویان ناوە و کابینیمان ئەو گەنجانی کە لە میدیاکان قسان دەکەن هەموو گەنجی نیشتیمانی کوردستانن یان ئەو گەنجانەی لە ڕاگەیاندن کار دەکەن واتونە ڕاگەاندنی وەکو ڕاگەاندنەکانی تر هەما لە ئەندامانی نیشتیمانی کوردستانن بەڵام ئەمە لە تموحی گەنجان نییە کە بەرسینانی ئازادی زیاتر جێگەی دەستخۆشیە کە هەواڵانی یەکێتی لە بادینان ئەم دەرگایان کردەوە بۆ ڕادەربڕین بۆ ئازادی بۆ قسەکردن بەڵام لە ئاست و تموحی گەنجانیە پێویستە ئەو هەواڵانەی زیاتر لەگە هەواڵەکانی تر ئەم شۆڕەشە زیاتر بیتون و گەنج زیاتر لە بادینان ئازاد بیتن چونکە بادینانیش شۆڕەش لێ ئەنجامدرایە بادینان شەهید برایم عەزۆ سەرکێشی شۆڕەش بیە کە یەکێک بووە لە ئەندامانی ئەم بادینانە کە بەداخەوە شەهید کرا پێویستە ئێمەش وەکو گەنجان وەسەتان گەنجی وەکو من و تۆ و هەواڵ ئاراز و هەواڵانی تر بتەن بە ئازادی ئەوکەن چونکە دەمێتن یەک قسەی بە یەک دەربینم ڕادەربڕینی ئازادی دژایەتی نەتەوایەتی نییە ڕادەربڕینی ئازایەتی پێشخستنی نەتەوەکەمانە و دەمانوێتن بە ڕادەربڕینی ئازادی کاری باشتر بۆ نەتەوەکەمان بکەین ئەو پەیڤەتەوە دیمای من حەسێب کرد هەکە جەنابێتە پەیڤەکە دیمای کەبیت کورتی تووشەی کارم بکەیت زۆر سپاس بۆ بەرنامەتان هیواداری هەرێمی کوردستان قۆناغی باشتر بەڕێوە بات بگەینە هەدەف و ئاماجەکانی خۆمان ئەو گوشارە ئەو شتە خراپانەی لاوەچی کە لە سنوورەکان ئەنجام دەدرێت بە تایبەتی لە بادینە نەمینێ و هەروە ئەو وەزعی کوردستان چارەسەر بکرێت کێشەی پەرلەمانی کوردستان کە گەورەترین دەستگای شەرعی هەرێمی کوردستانە چارەسەر بکرێت و وەزعی ئابووری هەرێمی کوردستان و فەرمانبەران چارەسەر بکرێت و هەرێمێکی خۆشگوزەران و هەرێمێکی ئاشتی و ئازادی و دیموکراسی و جیاواز حکومڕانێکی جیاواز بکەین لە سەرجەم حکومڕانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە کاک ئاراس کاک تامر زۆر سوپاس بە هەوەکوین میێوان بوون گەلمە ڕوونشتن گەل هەوە جێ سەرفەرازیە زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز هەر بژین دەستان بەرنامە بەلێ بینەر و گوهدارێن بەڕێزین بادینان سات زۆر سوپاس بۆ هەوە کوهین بینەر و گوهدارێن مەبوون حتا موین و خەلەکە دیش بەرنامە هەوە ئێوارە بادینان ژێر چاودێریە خدای مازندا بن ماڵەوە ئاوا